برا بەڕێزەکانم، باشترین ڕۆژانی دنیا لە پێشماندایە پرسیار لە شەیخ الئیسلام ئیبن تەیمیە کرا ڕەحمەتی خودای لێ بێ عن عشر ذي الحجة والعشر أواخر من رمضان أيهما أفضل. برا بەڕێزەکانم، پرسیار لە شەیخ الئیسلام ئیبن تەیمیە کرا ڕەحمەتی خودای لێ بێ ئەو دەڕۆژە ذی الحجە، دەڕۆژ پێش جەژنی قوربان لەگەڵ دەڕۆژی ئەواخری ڕەمەزاندا کامیان باشترە، کامیان چاکترە؟ ئەوش لە وەڵامدا فەرمۆی فەقالە أيام عشر ذي الحجة أفضل من أيام عشر من رمضان. أو دروجي كانوا من حاجياني بيدوتري لقل دايمين روجا ججني قربانا يكم روجي ججني قربانا دفرمي أو دروجة لدروجة كيمان جي رمضان خير ترى، والليالي العشر الأواخر من رمضان أفضل من ليالي عشر ذي الحجة. بلام شوكي دروجي مانجي رمضان شوكي خير ترى لم دروجة، بلام روجكي خير ترى لروجي دروجي أخيري مانجي رمضان. كواتا توي مسلمان خداي قورة لنعمة كانتي داوێتی بەسەرمانە، چەند مانگێ بەسەرمانە تێپەڕە بێ، مانگی ڕەمەزان تەواو دەبێ، ئەمجا ڕۆژانێکی بۆمان داناوە 10 ڕۆژ، هەر کردەوەیەک بکەی بە ئەندازەی ئەوە کەس ناتوانێ بیژمێرێ. ئەگەر سەدەقەیەک بکەی، ئەگەر خێرێک بکەی، ئەگەر تەنانەت ڕووگەشێک بیت بەرامبەر مسلمانێک، ئەگەر بێت و ڕێز لە خێزانت بگری، ڕێز لە منداڵەکانت بگری، ئەوە ئەجر و پاداشتێکی هەیە بەقەدەر زیاتر لەو 360 ڕۆژە کەوا ساڵێکە بەسەرتا تۆ ڕۆیوە. ئایا دەزانن بۆ؟ لەبەرەوەی ئیبن حەجەر ڕەحمەتی خودای لێ بێ لە کتابی فتح الباریدا کە باس لەم حەدیسەکە دەکات و دەفەرمێ والذي يظهر أن السبب في امتياز عشر ذي الحجة لمكان اجتماع أمهات العبادة فيه. أفرمي بو أم دروجة لدروجي مانجي رمضان خير ترى، بو أم دروجة دروجي ذي الحجة نوميني حاجيان خير ونيج وسجة وسرداني خصبت رزقرد لدراو سير خير ترى لو دروجي لنا ومانجي رمضان دايا. لبروي برا برزكانم نوێژ تێیدا کۆبووەتەوە، ڕۆژوو تێیدا ڕۆژی عەرەفەیە دەبێ بە ڕۆژوو بین مسلمانان کە ڕۆژێ پێ جەژنە، و هەروەها سەدەقەکردنی تێدایە، و هەروەها حەجی ماڵی پەروەردگاری تێدایە، و هەروەها قوربانی ولا یاتی ذلك في غیره. بەڵام ئەم کۆمەڵە عیبادە کە خودای گەورە لەو 10 ڕۆژە کۆی کردەتەوە لە ڕۆژەکانی ترە کۆی نەکردوتەوە.